خۆشەویستان و ئایزان دیارە ڕۆژوو بۆ خۆی چارەسەرە عیلاجە. ئەو ڕۆژوویەکی ئیسلام دایناوە ڕۆژوویەکی سەهل و بەسیتە. خوای گەورە کە باسێکا فەرمێ یورید الله بکم اليسر ولا يريد بكم العسر. لە تاکە شوێنێکا کە لە قورئانە باسی عیبادەتکا و باسی یوسرکا لە دوو شوێنە لە باسی ڕۆژوایە. کەواتە ڕۆژووی موسڵمانان ڕۆژوویەکی معتەدلی مامناوەندە کە هیچ کاتێک نابێتە هۆی ماندووکردنی ئینسانەکان یاخود ناڕەحەتیان یاخود خوا نەخواستە بێتە هۆی کەمی خواردن و کەمی خۆراک و لە دەستدانی ڤیتامینەکان. بەعکسەوە ئەمڕۆ ڕۆژوو بۆ بە یەکێک لە چارەسەر گرنگەکانی جیهان. ئەمڕۆ شتێک لە عالەما هەیە پێوتێ فاستین. سنتە دروستە بێ بۆ ئەوەی کە خەڵک ڕۆژوو بگرێ. دیارە ڕۆژوو هەر لە کۆنەوە هەبووە کە خوای گەورە ئاماژەی پێکا فەرمێ كما كتب على الذين من قبلكم. لەو کاتەوە هەبووە و دیارە دوای ئێمەش بەردەوامە بێت. ڕۆژوو ئەمڕۆ بارێک وەزعێکی تری لە خۆگرتووە کە لە عالەما چارەسەری پێکرێ. شتێک پێوترێ ووتر فاستین. تەنها ڕۆژوو بە ئاو، یعنی هەموو خواردنەکان لە نەخۆش قەدەغاکن تەنها نەخۆشەکە ئاو بخواتەوە. ڕۆژوو ئەمڕۆ لە ژیانی پزیشکیە لەوە دەرچووە کە تەنها پەیوەندی بە نەخۆشیەوە هەبێ یاخود تەنها پەیوەندی بە ساغەوە هەبێ. بۆیە ئەمڕۆ ڕۆژوو وەکو پریڤێنشن بەکارهێنرێ، واتە وەکو وقایە بۆ زۆرینی نەخۆشیەکان، و ڕۆژووش ئەمڕۆ بۆ چارەسەری زۆر لە نەخۆشیەکان وەکو نەخۆشی پێست، نەخۆشی نەفسی، نەخۆشی دڵ، نەخۆشی زەخت، نەخۆشی شەکرە، نەخۆشی بەرزبوونەوەی کۆلسترۆڵ و چەوریەکان، نەخۆشی گورچیلە، نەخۆشی قورسی هەزم و هەرسکردن. بۆیە ئەمڕۆ ڕۆژوو لە عالەما شتێک هەیە پێوترێ فاستین کە ئەمە سەنتەری بۆ دروست بووە و ئەمە چارەسەری پێکرێ. بەداخەوە تا ئێستاکەن ئەمە نەهاتۆتە کولی طبەوە و نەهاتۆتە مەنهەجەوە، بەڵام من دڵنیام لە ماوەیەکی نزیکە ڕۆژوو ئەبێ بە هەرزانترین دەرمان کە چارەسەری نەخۆشیەکانی پێکرێ. بۆیە ئەمڕۆ شتێک هەیە پێوترێ ووتر فاستین، واتە ڕۆژوو بە ئاو، واتە نەخۆشەکە بەس ڕێگەی پێدرێ ئاو بخوا بۆ ماوەیەکی زۆر، یاخود پێوترێ جووس فاستین، نەخۆشەکە تەنها شەربەتە خواڕێگی پێدرێ، یاخود پێوترێ ئینتەرمیتەنت فاستین، واتە ڕۆژووی تەناوب ڕۆژێ بە ڕۆژۆ بێ و ڕۆژێکیش ڕۆژۆکە ئەشکێنێ. بۆیە ئەمڕۆ قەناعەتم وایە کە ڕۆژوو ئەگەر ئیهتیمامی خۆی پێ بدرێ و ئینسانەکانی وەکو پێویست بتوان بە ڕۆژوو بن وەکوی کە خوای گەورە لەسەری داناون و قەرەبووی خواردنەکە نەکەنەوە هەمووی لە ئێوارەیە و ئەو خواردنە معتەدیلە فێر بن کە لەو مانگەیە تەدریبی لەسەرەکەن، قەناعەتم وایە کە زۆرینەی ئەو نەخۆشیانی کە ناو کۆمەڵگایە هەیە بارێکی قورسی بۆ سەر پزیشک و بۆ سەر خستخانەکان دروست کردووە، زۆرینی ئەو نەخۆشیانە نامێنن. ئەگەر جەنابی شتان دقت بن، زۆرینی ئەو کێشانی کە هەمانە ئەمڕۆ لە بازاڕە یاخود لە شوێنە گشتیەکانە یاخود ئەوانەی کە تووشی نەخۆشی قورس و نەخۆشی سەختە بن، دکتۆرەکان زۆرینیان پارێزیان بۆ دانێن. پارێز واتە ڕۆژوو، ڕۆژوو لە چەوری، ڕۆژوو لە خوێ، ڕۆژی لە جۆرە خواردن، ئەمانە هەمووی جۆرێکە لە ڕۆژوو. جا ئەگەر ڕۆژۆکە هەموو بابەتەکە و هەموو بوارەکانیش بگرێتەوە پێم وایە ئەو کاتە هەدەفی خۆی زۆر بەزیادەوە ئەپێکێ. حتا ئینسان کە زۆر جار زۆری بۆ دێ یاخود نەخۆشەکەوێت خۆی پەنا بە ڕۆژووە بە بۆەوەی کە حەزی لە خواردن نامێنێ، ماوەیەکی زۆر هیچ ناخوا، تەنانەت ئاژەڵاڵ و حیوانانی تیش کاتێک کە نەخۆشەکەون، کاتێک کە تووشی ئاهەیەکە بن، تووشی کێشەیەکە بن، لە خواردن ئەکشێنەوە هەتاوەکو چارەسەر و هەتاوەکو خۆیان ئەڵێن سروش چارەسەریانەکە. ئێمە پێمان وایە هەتاوەکو پەروەردگار چارەسەریان بۆ ئەنێرێ.